پێشکەوتنی مرۆڤ لە بواری تەکنەلۆژیا و زانستەکان لە ڕابردوودا ئاسانکاری و خزمەتی زۆری بە ژیان و گوزەرانی خەڵک گەیاندووە. بەڵام ئێستا زیرەکی دەستکرد کە بەرهەمێکی تەکنەلۆژیە بووەتە چەکێکی دووسەرە و هۆشداری لە مەترسیەکانی دەدرێت. بن گۆرتزێل توێژەری ئەمریکی پێشبینی دەکات زیرەکی دەستکرد زیاد لە 80% وەزیفە و کارەکانی مرۆڤ بەڕێوە ببات کە ئەو پێی وایە ئەوە کارێکی باشە چونکە وا دەکات کۆمپانیاکان و بەرهێنان لە تەکنۆلۆژیەکانی زیرەکی دەستکرد بکەن بە مەبەستی خستنەگەڕی توانای زیاتر. گۆرتزلی بەڕەگەز بەرازیلی کە ڕۆڵی سەرەکی هەیە لە بەرەو پێشبردنی زیرەکی گشتی دەستکرد کە بە AIG ناسراوە پێشی وایە کە دەکرێت لە چەند ساڵێکی کەمی داهاتوودا بەرەو پێشچوونی گەورە بەخۆوە ببینێت. سەبارەت بۆی کە ئەم داهێنانە دەکرێت وەکو مەترسی لەسەر مرۆڤ هەژمار بکرێت، گۆرتزێل هیچ مەترسیەک لەوەدا نابینێت و دەڵێت خەڵک دەتوانن کاری باشتر بدۆزنەوە. ئەم پسپۆرە دەڵێت دەکرێت هەموو ئەرکە کارگەڕیەکان بە ئۆتۆماتیکی بکرێت و ڕۆبۆتەکان ڕۆڵی باش بگێڕن لە ژیانی ڕۆژانەدا، وەک پەرستار کار بکەن یان ڕۆڵی هاودەم بگێڕن بۆ کەسە بەتەمەنەکان و لە خانەی بە ساڵاتچوان خزمەت بکەن و لە ڕووی کۆمەڵاتی و سۆزداریەوە بۆ شایان بۆ پڕ بکەنەوە. پێچەوانەی ئەم بۆ چوونانە جیفری هینتۆن کە بە باوکی ڕۆحی زیرەکی دەستکرد ناسراوە دەستی لە کارەکەی لە کۆمپانیای گوگل کێشایەوە وەکو زۆرێک لە ڕەخنەگران پێی وایە زیرەکی دەستکرد مەترسیە لەسەر مرۆڤایەتی و دەڵێت ڕۆبۆتەکان سەرڕایەوەی وەک ئێمە زیرەک نین بەڵام دەکرێت پێش مرۆڤەکان بکەون. هاوکات هینتۆن بۆ تۆڕی BBC هۆشداری لەوە دەدات کە ئەم تەکنەلۆژیایە ئەگەری ئەوەی هەیە بکەوێتە دەستی لایانی مەترسیدار و بە شێوەی خراپ بەکاربێنرێت. ترسی خۆیشی لەوە دەربڕی کە زیرەکی دەستکرد بتوانێت خۆی بەرنامەی کۆمپیوتەر دروست بکات و کاری پێ بکات. بەوەش ڕۆژێک بێت کە ئەم ڕۆبۆتانە ببنە بکوژ و چەکێکیان هەبێت کە بتوانن بەبێ مرۆڤ خۆیان بەڕێوە ببەن. هەروەها ڕەخنەگرانیش دەڵێن ڕۆبۆتەکان لە داهاتوودا مەترسی ڕاستەقینەن لەسەر هەلی کار. مەترسی ئەوەش لە ئارادایە کە زانیاری چاواشەکارانە بڵاو بکەنەوە.